سڵاتان لەبێ ئەم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەدان پێشکەش دەکەم. یەکی ئاری هەموو ساڵێک بۆ ڕۆژی جیهانی کرێکاران لە تەواوی جیهاندا دیاریکراوە. ساڵانە ئەم یادە با کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر لە سەر ئاستی حیزمی حکومی و ڕێکخراوەکانی داکوکار لە مافی کرێکاران دەکرێتەوە، بەڵام هەموو ئەمانە نەکرێتەوەی کە دۆخی کرێکاران ببرێتە ئاستێکی باشتر. بە شێوەیەک تا ئێستاش هەندێک لە کرێکاران ئەم ڕۆژە بە ڕۆژی خۆیان نازان و هەروەک یەکێک لە بەشداربووانی ئەم بەرنامەی بۆی نووسیم کرێکار مافی هەیە تاکو جەژنی هەبێت، چی وای کرۆ دۆخی کرێکار ئەوەندە خراپ بێت. چین و فیئەی کرێکار ئەگەر سیرکەین دەبین لە تەواوی دنیا بە بناغەودا ڕێژەری نەخشەسازی و ئاوادانی لە هەر گەلوونەتەوەیەکدا و لە پێناو ئابوووریکی باشتر سیرکراوە. بۆچی ئەم مافی امتیازاتی کە لێرە بە کرێکار نادرێت؟ ئەو یاسایی کە وەکو دەسەبەری کۆمەڵایەتی لە ئەنجومەنی وەزیران بوو بەپێ گەشتەوە بۆ ئەوەی کە مافی امتیازاتی کرێکاران هاوشێوەی ئەوەی کە لە جیهاندا هەیە ڕێک بخرێت. ئایا گرفتەکە بە دیاریکراوی لەکوێدایە؟ پلانی نوێی سندیکای کرێکاران چییە بۆ خزمەتکردنی زیاتری ئەم چینە؟ ڕەنگە لایانی معنی و یەکەمی ئەم بابەتە لەسەر ئەستۆی ئەوان بێکەبەوەی خۆیان وەکو داکۆکیکار و بەرگریکە لە مافەکانی ئەوان ناساندووە. ممان دەکەمەتەوەێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز چالاک ڕەو سەرۆکی لقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستان وەردەگرم. کاک چالاک سواس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بیت. سپاس بۆ زەنابیستان. دیاریکردنی ڕۆژێک بۆ کرێکاران بۆ سەرەتا من پیرۆزبایی لە جەژنی یەکی هەیە لە کرێکارانی تەواوی دنیا و هەرێمی کوردستان بە تایبەتی یەکەم سەری ڕێز بۆ قوربانیانی ئاوەدانی دانەوێنم، ومێدی چاک بنۆش بۆ بریندارانە خوازم. سەبارەت بە یەک ڕۆژ بۆ کرێکاران خۆی ئەمە 126 ساڵ بەر لە ئێستا لە ئەنجامی نەعەدالەتی و لە ئەنجامی کاری زۆر بە کرێکار و لە ئەنجامی نەدانی موچەی تەواو بە کرێکاران چینی کرێکاران ڕاپەڕین شۆڕشیانگر کە بۆ بەدەستێنانی مافەکانیان مافی نان و ئازادی. نان و ئازادی سەبارەت بە نان و ئازادیەوەیە کە ئەبێ لە بەرامبەر بە کارە موچەی تاویان بدرێتەوە، لە بەرامبەر موچەکانیانە سعاتی کار دیاری بکرێ بۆ ئەوی کە ئەم مرۆڤانە بتوانن بە ئارامی بژین، بە ئازادی بژین و بە سەربەرزانە بژێوی ژیانیان بەدەست بێنن بۆ ئەوەی کە ماڵ و مناڵیان ژیانیان گوزەرانیانی پێدابینکە. باشە، ئەم شۆڕشە ئەگەر لە بوعدەمێژوەکەی سیر بگەین تا ئەم دەقەی من و تۆ گفتوگۆ دەکەین بابەتی چینی کرێکاران و مافەکانی هەمیشە بابەتی گەرمی میدیای نێوان خەڵک و هاوڵاتی و حکومەت و دەسەڵات بوو لە تەواوی دنیا. لە دوای ئەم مێژووە دۆخی کرێکار بەراورد بە ڕابردوو هیچ فەرقی کردووە؟ جیاوازێکی وا دەبینین بە حکمی ئێوە زمان حاڵی ئەم چینە نزیکەوە ڕەنگە لە هەر کەس و لایەنێکی دیکە زیاتر ئاگاداری گرفتەکانی ئەوان بن. لە ڕاستیە بەپی جۆرا و جۆری کرێکاران چینایەتی کرێکاران وانیان بەپی جۆرا و جۆری ئیشەکان وە بەپی ناوچەکان و بەپی دەوڵەتەکان گۆڕانکاری بەسەر بەڵێ بە تاکید گۆڕانکاری بەسەر ئەم شۆڕش و پێشخستن و سیستەمای هاتووە. بەڵام ئەوەی کە گرفتە چۆنەتی جێبەجێکردنی ئەمانەیە ئێمە لە هەرێمی کوردستان باسیەواکەین کە ئەبێ کرێکاران مافەکانیان پارێزرا بێ، ژیان گوزەرانیان دابین کرابێ. ینی لە کوردستان تۆ باس لە ئیستا بکەین بۆ سەرەتای شۆڕشەکە بە دڵنیاییەوە گۆڕانکارێکی باشی بەچخۆ بینیەوە، بەڵام ئەم گۆڕانکاریە تا ئێستا نەگەشتە جێی ئومێدی ئێمە و هەموو ئەوانی کە لەم بوارەیە ئیشەکەن سەبارەت بە بەدەستێنانی مافەکانی کرێکار. ئەم ئەنجامە دەبێت چۆن بێ دوایی ینی وەڵامیان پرسیارە وەردەگرم، وەڵام پێشەوە حەز دەکەم هەر لەسەر نازنا و ناوی کرێکار ڕەنگە ئێستا ینی بۆ نەبەرێکەوتنێکی زۆر هەیە لە نێو کۆمەلگا بەوەی کە ئایا فعلەن بەکێ دەوتێ کرێکار، ڕەنگە هەموو ئەوانەی وا بێتە بەرچاویان کە کەسێک لە پێناو بەدەستێنانی قوتێکی ڕۆژانەی کە بە بازوو دەستی خۆی کارێک پەیدا دەکات بوتێ کرێکار، یاخود نەخێر پێناسەکە لەمە گشتگیرترە و ئێمە هەرێکمان لە شوێنی خۆمانەوە کرێکارین. تێگەشتنە دروستەکە کامەیە کاک چالاک؟ خۆی کرێکاران ئەو بۆ مرۆڤانە و تێکرێکار کە لە بەرامبەر بەدەستێنانی بڕێک پارە هێزی بازوی خۆیان بەکارێنن بۆ دابینکردنی بژێوی ژیانیان. بەڵام کرێکاران جۆریان هەیە، دوو جۆر کرێکار، سێ جۆر کرێکار هەیە کە پێڵێن کرێکاری بیر و بازوو. هەموو ئەو کرێکارانی بە بیریش ئیشەکەن ئەمانش کرێکارن، ینی جەناب تو هەموو کەسانی کەکە ئیشەکەن ئەچنە ئەو بابەوە کە ئەمانیش کرێکاری، ینی ئەوانەی بە بیریش بیرەکەنەوە و لە سەر پرۆژەیە کارەکەن و کرێکارانی بیر و بازوو هەموو ئەوانن کە ڕۆشنبیرانی کە سەدان ڕۆشنبیر لەناو کرێکارانە هەیە کە ئەمە کرێکارێکی وشیارە، کرێکاری بیر و بازووە.
باشە بۆ ینی زۆتر وا دەردەکەوێت بۆن مە تەنها کرێکار ئەوانە بێکە ئەو خۆت ئاماژت پێکرد بە دەست و بازی خۆیان بۆ نمونە ڕۆژانێکی خۆی بۆ منداڵ و خێزانەکەی پیدا دەکات چیوای کردو ینی بۆ نمونە ئەمایان زەقتە دەرکەوێ ینی پرسیارەکە ئەو بوو سێریکە لە کۆمەلگا چینایەتی تیا بەرچاو گیراوە چینایەتی لە کۆمەلگای هاتوتە بەر ینی تۆ سێریکە ئەڵێ فەرمانبەران مامۆستایان پارێزەران هەموو ئەمانە تەسنیف کراوە نەرێکیان نۆریکە و توێژی خۆی و چینی خۆی و کۆبۆتەوە و پێکاتۆلەوەی کە بۆ داکۆشیکردن لە مافی چینایەتی خۆیان ئەمە بکەن ئەیجدا ئەگەر بە گەشتگی تەماشا بکەی هەر کەسێک لە بەرامبەر بەدەستێنانی بڕێ پارە لە شوێنکارێکا ئیش بکات جاگە کرێکاری بیر بێ یا بازوو بێ بەگرێ بەست ئیش بکەی لەگەڵ خاوەن کارتە بێ پێدەوترێت کرێکار بەڕاستی یعنی هەر کەسێ کە ئیش ئەکات و لە شوێنکارێکە خاوەنی هەبێ خاوەنکاری هەبێ ئەمانە پیانەوترێت کرێکاری کرێکارەکان جۆرا جۆرن بۆی کە باسمان کرد کرێکاری بیر و بازوو کەواتە من لە قسەکانی بەڕێزدەوە تێگەشتم کە ئەو پۆلێنکاری و دابشکاری کە لەسەر ئاستی چینەکانی کۆمەلگا هەیە ئەمە وای کرۆکە زیاتر بۆ نە کرێکار وەکو فیئێکی تاویر مامەڵی لەگەڵدا بکرێت باشە بەراورد بە ڕابردوو دۆخی کرێکارانی هەرێمی کوردستان بەراورد بە ڕابردوو جۆرێک لە باشبوون بە دۆخیان و دیار هەرچەند ئەمە ناکاتەوەی کە کرێکارانی ئێمە بێگرفت و بێکەم و کورتی بن لە ئێستادا دیاتینە ئەو گرفتانەی کە کرێکاری ئێمە لەم وڵاتە بەدەستی و دەناڵێنێ چییە کاکی چالاک لە هەرێمی کوردستان گرفتەکان زۆرن جۆرا جۆرن ئەو گرفتانی کە کرێکاری ئێمە بەدەستیەوە ناڵێنێ نەبوونی مۆچەی تەواوە لە شوێنکارەکانە هاوردەکردنی کرێکاری بیانی زۆرە لە هەرێمی کوردستان کامە بۆتە هۆی بێکاری بۆ کرێکارانی خۆماڵی و گرفتێکی لە هەموو ئەوانە ئەساسیتر ئەوەیە کە کرێکارانی بیناسازی تاکویستان لەم هەرێمی کوردستانە یاسایەک نییە شمولیان ناکەیان هەموو ئەو کرێکارانی لەسەر بینا ئیژەکەن کە ڕۆژانە ئیژەکەن هەموو ئەو شۆفێرانی لەسەر سوکانی سیارەکانیان هەمیشە ڕۆح و گیانیان پارێزراو نییە هەموو ئەمانە ئەوانن کە لە هەرێمی کوردستان یاسایەک شمولیان ناکە بۆی ئەمانە ئەمە گرفتی ئەساسیە بۆ کرێکاران لە پرۆژەیەکە بینایەکی زەبەلەح دروستەکرێ خاوەن پرۆژەکە کرێکارێنێ یا لە ڕێنووسنگەیەکەوە کرێکارە بە ڕۆژانی ئیشان پێەکە ئەمانە خاوەنکاریان نییە و دەستەبەریان بۆ ناکرێت لە بەرامبەر ئەمەیە ئەم کرێکارانە تووشی ئەنوە عشکال کێشەی نەدانی پارە سەعاتی زیای ئیشکردن سەلامەتی گیانیان هەموو ئەمانە لە ئارایە بۆ ئەم کرێکارانەکە گرفت و کێشەکانی کرێکاران نوێنین کۆنن وەکو لە پێشەکە ئاماژم پێکرد یعنی بۆ بەردەوام ئەمانە دووبارە دەبێتەوە ینی بۆ نوە بەیاننامە و چالاکی حیزبی و ڕێکخراوی حکومیەکان ساڵانەی کردەوەی کە ژیانی کرێکاران باشتر ببێت بۆ نمونە ئێوە داوای ئەوە دەکەن کە دەبێ گرفتەکانی کرێکاران چاک بکرێت لانی معنی لەم بابەتە کێ خۆ بۆ نمونە ئەگەر ئێوە سندیکان زمان حاڵی ئەم چینە نابێ بۆ نمونە ئێوە ئەرکی سەرشانی خۆتان لەم بابەتەدا ینی بەجێبگێنن و سندیکا چی کردو بۆمە ئێمە درێخیمان نەکردووە بە بەردەوامی ئێمە بەس لە یەکی ئارە مافی کرێکارمان داوا نەکردووە هەموو ڕۆژێک یەکی ئارە بۆ ئێمە بۆ کرێکاران هەموو ڕۆژێک داخوازیمان هەیە سەبارەت بە بەدەستهێنانی مافەکانی کرێکارن ئەوەی کە ئێمە کردومانە بە دەیان یاداشت بە دەیان پرۆژەمان داوا بە حکومات بە موەسساتی پەیوەندیدار بەم بوارە بە وەزارەتی کار بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پارێزگای بەڕێز بۆ چاکردنی گرفت و کێشەکانی کرێکاران ئەمەندەی لە دەسەڵاتی ئەم سنوورەیە بۆ ئێمە داکۆچیمان لەسەر کردووە ینی لە سنووری دەسەڵاتی محەلی بەوە گرفتەکان هەندێکیان بەرەو چارەسەر ڕۆشتون هەندێکیشان ماونەتەوە ئەوەی کە ماوەتەوە ئەوەی ئەم بینینی سام کرێکارە ژینگە پارێزانە کە ئەمە تاوانەکەی لە ئەستۆی لایەنی حکومیە لایەنی پەیوەندیدارە کاتێک گرێبەز لەگەڵ خاوەنکارێک ئاکا بۆ ئەوەی دابینی ژیان و گوزەرانی کرێکاران بکەوە ئەوەی تر کامێنێتەوە بەڕاستی سەبارەت بە پەرلەمانی کوردستان کە ماوەی 30 ساڵ حکومڕانیان نەیتوانیوە تاکو ئێستا کە 2 ساڵە پرۆژەیەکی هاوبەشی وەزارەتی کار و ئێمە و چالاکەوانانی بواری کرێکاران دراوە بە ئەنجومەنی دادوەری بدرێ بە پەرلەمان بۆی ئێمەش وەکو حکوومەتی عێراقی کە لە 2015 یاسایەکی تازەی دەرکردو یاسای کاری کردووە ئێمەش بتوانین ئەم یاسا کۆنەی ڕژیمی فاشی وەلانین بە یاسایەکی تازە مامەڵە لەگەڵ کرێکاران بکەین با داداچوونەکانی ئێوە بۆم بابەتە کە نەکراوە بۆ نەکراوە ینی گرفتەکە بە دیاریکایی لەکوێدایی ئەوەیە بۆ نمونە وەزعەکە ینی مولائیم نیە یا خۆدەم یاسایە نەبوو بە ئەولەوێتی کاری پەرلەمان لە هەرێمی کوردستان وەڵامی ئەوان چی بۆ بۆم بابەتە لە ڕاستیە من نایشارمەوە و ناشمەیە
هیچ مبڕی لێ بۆ مەسلەی بێنمەوە کە پەرلەمانی کوردستان جواب ناداتەوە هەتاکو ئێستا وەزارەتی ئێمە جوابی نەداوەوە کە ئەم هۆکارە بۆ ناکرێت ینی ئمە بۆ ناخرێتە ئەو بوارەوە خوێندنەوەی بۆ بکرێت تەصدیق بکرێ ینی بکرێتە بواری جەبە ینی من ئەپرسم لەم هەرێمی کوردستانەیە بەس لە سلەیمانی 100,000 کرێکار بەرەو ژوور هەیە لە هەرێمی کوردستان چەند ملیۆن کرێکار هەیە ینی مؤسساتی حکومی و حکوومەت و پەرلەمان و ئەندام پەرلەمانە بەڕێزەکان و ئەمانە نابینن کە چینێک هەیە کرێکاران پێویستی بەوەیە کە ئاوەڕ لە ژیانیان بدرێتەوە ئاوەڕ لە گوزەرانیان بدرێتەوە ئەمانە گرفتن ئێمە ناڵێنی هەر هیچ نەکراوە شتمان کردووە ئێمە ئێستا 5 لیژنی هاوبەشمانەیە لەگەڵ چواریان سەر بە وەزارەتی کارە کە لەگەڵ بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی ئەمە بە دوواداچوونەکەین لە شوێنکارەکان بۆ دەستەبەرکردنی کرێکاران و بۆ بەدەستێنانی مافەکانیان لیژنێکی هاوبەشمانەیە لە قایم خامێت کەمە تایبەتە بە دوواداچوون بۆ سەلامەتی پیشەیی لە شوێنکارەکانە بەڵام ئەمە بەڕاستی ئیکتیفای کرێکاران ناکاکە ئێوە ئەبینن کرێکاران بەم ڕۆژگارەوەتان لەسەر جادەکە ئەو خاڵی زۆ گرنگە ئەو خاڵی زۆ گرنگە تاکو ئێستا هیچ لایەنێک ئاوەڕی لێنەیەوەتەوە کرێکارانی بیناسازی بەڕاستی ئەبینین هەمومانەبین لەسەر جادەکانن کرێکاران ئاوەیە ئەو خاڵی کە کرێکاران بەدەستیەوە ئەناڵێنن لە بیناسازیە هاوردەکردنی کرێکارانی بیانیە بەڕاستی کۆمەڵی کرێکاری زۆر لە ڕۆژهەڵاتەوە داخلی هەرێمی کوردستانە بێ بە تایبەت ئەم سلەیمانیە کە هەموو کرێکارانە بەگەشتیاریەن ینی کاک چالاقۆ هاتنی کرێکار لە وڵاتانی دیکەش هەیە بۆ نمونە وڵاتانی دیکەش خەڵ لێرە دەچێت لە وڵاتانی دیکە وەکو کرێکار کار دەکات ینی گرفتەکە هێنان و هاوردەکردنی کرێکارە یاخود نەبوونی یاسایەکە کە تەوازنێک ڕاگری لە بینی کرێکاری بیانی و کرێکاری ناوخۆی بۆیە بۆ ئەوی مافەکانی وەکو خۆی ینی جێبەجێ بکرێت گرفتەکە بە دیاریکەری لەکوێدا ینی بۆ نمونە نەبوونی یاساکە یاخود کرێکارەکە بە شێوەیەک بە ژمارەیەک بە داتایەک هاوردە دەکرێت کە کاریگەری لەسەر زیادبوونی بێکاری لە کۆمەڵی کوردیدا کردووە کامیانە هەموو ئەوانی جەنابەت باست کرد گرفتی ئەساسین بەڵام منەمێ شتێک بە بینەران بڵێم کرێکاران بیانیەکان کێن پۆلێن کراون سێ جۆرن هەیەندی چانەیە ئەوانن کە بە ڕسمیەن داخلی هەرێمی کوردستانە بن ئەوانی بە ڕسمیەن یاسا تەعاملی لەگەڵاکە شوێنکارە ئیشەکانیان هەموو ئەمانە گرفتێکی ئەساسی گرنگ دروست ناکە بەڵام لەگەڵ ئەوە شایەمان گرفتمان لەگەڵ چکە بە پێی ڕێژا و کرێکارانە داغڵ نابن ڕێژی زیاتر داغڵ شێوەیشتر هەیە کە کرێکارانی قاچاخن ینی کرێکارانی نایاساین کاتێک خەڵکێک داخلی هەرێمی کوردستانە بێ بە فیزەی یا بە داواکاری گەشتیاری ئەمانەیان لێرە کرێکاریەکە نەما بێتە هۆی لاوازبوونی دەستیکاری خۆماڵی ئەبێتە لە بنهاتنی سەرۆت و سامانی ئەم وڵاتە اقتصادە هەمیە بەنە دەرەوە جۆری شتر کرێکارەوانن کە بە هۆکاری ئەم زروفەی ئیستا لە عێراق و هەرێمی کوردستان هەیە ئێمە کەپمانێ ئاوارێکی زۆری تایە و خوار و عێراقیش تۆزانی ئامین نییە سەلامەت نییە ئەوانە زۆر جار ڕوو لە هەرێمی کوردستانەکەن بۆ ئیشکردن کە ئەمانەش بەنیوە قیمەت ئیشەکەن و وەکو وایە بە قاچاقیشکەن چکە لە هیچ شوێنێکە ناوێن تۆمار ناکرێ خۆیان تۆمار ناکەن دەستەبەر ناکرێن ئەمانە ئەو گرفتە ئەساسیانن کە ڕوبەڕووی کرێکارانی ئەم هەرێمی کوردستانە بنەوە و سەرچاوی هەموو ئەم گرفتانش بەڕاستی لایەنە پەیوەندیدارەکانن بەم بوارە کە کاتێک حکوومەتی عێراقی لە زمانی ڕژێمی بەعسایەت تەصدیقی بڕیارێکی نێودەوڵەتیەکە کە هاوردەکردنی کرێکاری بیانیە بێت لە 120 بێ لە شوێنکارەکانە لە 180 کرێکار خۆماڵی بێ باشە ئەمە کاتی خۆی ڕژێمی فاشی بەغا ئەم بڕیاری تەصدیق کردو ینی 186 دەوڵەت ئیمزایان کردو یەکێک لەوانە حکوومەتی عێراقیە و کاتی خۆشی ئێمە دۆکۆمنتەکانە بینین کە پابەند بۆ پێوەی لە شوێنکارەکانە لە 180 کرێکارەکان خۆماڵی بوون لە 120 بیانی بوون ئەو لە 120 ئەبێ فەنی بن یعنی هەموو کرێکارەکە دە کرێکاری خۆمان خۆماڵی فێری کارەکە بکە جای داخونی گەرانیە کە لێرە چەند بەچەند ڕێژەکە کاک ئێستا عکس بۆ تۆ ئێستا ئەو ڕێژەی کرێکاری بیانی لەم هەرێمەیەژەکە دڵنیادانەکەم لە 150 بۆ 60 تێپەڕانەوە ینی کرێکاری خۆماڵی ئەودا ببینە چینە بازار بزانە کرێکاری خۆماڵی شتیان بەڵام زۆر جار بۆ نمە گلەیەکەوەیە کاک چالاک خۆ ئەگەر ڕەنگە لە خۆت حتمما بە حکمەیەکە لە موقعەکە ئیشەکە لە من زیاتر شارەزاتری دەوترێت ئەو کرێکاری کە بەکرێکی کەمتر کار دەکات بەڵام کرێکارێکی خۆمان ئامادە نیە بۆ پارەیە بۆ نرخێکە بۆی دیاری دەکرێت کار بکات ئەمە ینی وای نەکردووە کە ڕێژەکە ینی چۆنەڵی پێچوانە بکاتەوە و دەرفەتی کاری زیاتر لە بەردەم کرێکارێکی بیانی زیاتر بێ وەکۆی کە کرێکارێکی ناوخۆی ئەمەی بۆ فراهەم بکرێت ئەزانی چۆنە
ئەمە جیاوازە. باشە ئێمە ئەبینین لە بەنگلادیش و نیپاڵەوە کرێکار هاتووە کامە لە ناو ماڵەکانە خزمەت گوزاریەکەن. بیسەبت ڕاستە ئەمە کرێکاری خۆماڵی ئەمی شەناکە. بەڵام ئایا ئەو کرێکارانی تری لە کارگەکانە لە خەسەکانەکانە لە شوێنەکانە ئیژەکە ئەمە کرێکاری خۆماڵی نایکە چی ئەم قسەیەکە بابێ لەگەڵ ئێمە ڕوبەڕووی ئەمە بێت و بزین ئەو کرێکارانی لە ئێمە خۆیان تۆمار کردووە نێرینە سەریش بزانە ئەو ئیشاناکەنیانە. ئەمە ینی پۆلێن کراوە ئیشکردن لە کرێکاری شا پۆلێن کراوە. بەڵام ئەوەی کە گرفتە فەرم و ببینە ئێمە بینیمان مانگێک بەر لە ئیستا کرێکارێکی کارگەیەکی ئاسن تەقیەوە 13 کرێکارتیایە بریندار بوون. کرێکارێک تایە جانی لەدەستدا هەر 13 کرێکارەکە بیانی بوون دوانیان خەڵکی تاران بوون 11شیان هەندی بوون. ئەم هەندیانە ئیسایی چەند کەمەندان بووە چەند کەسی چەند هەر بە برینداری قورس ماوەتەوە نایتوانێت بچێتەوە سەریش هەندێکیان بۆ سەریش گەڕاونەتەوە کەسی کشیان بەداخەوە جانی لەدەستدا. یانی ئێمە سێریم کارگەیەکەین 120 کرێکاریشی تیاکە منتیقی تیا تۆ بڵێ کارگەیەک 120 کرێکاری شتاکە کورد هیچ ئیشێک لەمانە نەکات چۆشتی وابێ لە دنیا شتیوانە ئێمە هەر کەسێکەڵێ وایە بابێ لەگەڵ ئێمە ئەکەواتە کاگێ بۆ چاکردنەوەی ئەمێنەیە بۆ ئەوەی کەم تەوازنە ڕابگیرێت دەبێکی ئەمە بکە بۆ منە خۆ کرێگاران چاوەڕێی دەمودەستی ئەوونکو سندیکاکان یعنی سندیکا بەڕۆڵی خۆی هەستاوە لەم بابەتەدا ئێمە بەڕۆڵی خۆمان ئەستاوین تا ئەو شوێنەی دەسەڵاتمانەیە تا سنووری هیچ خۆمان ئێمە بەردەیانی یاداشتمانناوە بە ئەنجومەنی پارێزگا بە پارێزگای سلەیمانی بە مؤسساتی حکومی بە بەڕێبەراتی کار و دەستەبەری کۆمەڵاتی وە تەجاوازی ئەم شوێنانەشمان کردووە تا وەزارەتی کار ڕۆشتوین. بەڵام ئەم گرفتە ئەبێ وەزارەتی پلاندانان وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتی کار هەموو ئەم وەزارەتانی پەیوەندیدارن بەم قەزیەوە بێن پلانێکی گشتگیر دانێن بەڕاستی لە هاوردەکردنی کرێکاری بیانی ینی سنوورێکتیاریکەن بۆ ئەمە ئەگە بە ڕاشکاوی پێم بڵێ سیقەی موسیقە و متمانەی کرێکاران بە سندیکاکەی وە چۆنە لە ئاستێکدا وەکو ماڵی دووەمی خۆیان سەیری بکەن لاوازە بەو شێوێنی هەر نەبێت چۆکم پرسیارەکەەوە بوو ببوورە کاک چالاک ینی ئێستا ئەوەی کە مسێچم بۆ کردووە لە کۆمنتانێکەوە بەرنامەکە هاتووە بەشێکی زۆریان ڕەخنە لە ئەدا و کاری سندیکاکان دەگرن خۆ دەبێت ئەمە پاشخانێکی هەبێ بۆیە ینی ئەم کرێکارانە بەم شێوەیە ڕەخنە دەگرن حەقی خۆیانە ڕاستەکەن وایە بەڵام ئەوەی کە ئێمە نەمانتوانیوە بیگەینە ئەنجام لایەنی حکومی لی بەرپرسیارە لەگەڵ ئێمە چکە ئێمە ڕێکخراوێکی نیمچە حکومین کاتێک کرێکاران متمانیان بە ئێمە نامێنێ متمان لە ئێمە نییە ئەوە لەو شوێنەوە دەسی پێکردووە کە دەستەبەری کۆمەڵاتی بۆ ئۆکرێ و نازنامەیەکی پێ نادرێت لەو شوێنەوەیە کە لە ساحەفەی موچەکەی ئەبڕێت و پێداویستەکانی بۆ دابین ناکرێت لە ینی پارەی دەستەبەر یەک دنیا بەرگە بابەتی لە خۆی گرتووە خاڵک لەوانە کە ئەبێ هەموو کرێکاریشی دەستەبەر کرا و سەلامەتی تەندروستی بۆ جێبەجێ کرابێ و ئەبێ نازنامەیەکی هەبێ و ئەبێ موچەی دایکایەتی و موچەی ئیجازە و هەموو ئەمانی بۆ کرابێ لە یاساکەیە بەڵام جێی داخەکە لە ئەم ئیشە ناکرێت بۆیە کرێکاران حەقی خۆیانە کە متمانیان نەمێنێ بە ئێمە بۆ وەزارەتی کاریش چکە ئەوان کاتێک لا ئێمە سکاڵاکەن و ئێمە سکاڵاکە ئێمە بەرزەکەینەوە لایانی پەیوەندیدار جوابی سکاڵاکە ئێمە ناداتەوە بە دڵنیایەوە کرێکاران متمانیان نامێنێ کەواتە ئەگەر وا بێسا سندیکەکان زیادن سندیکای کرێکارانەوەی کە خوان بە زمان حاڵیم چینە دەزانن لە هەرێمی کوردستان بەڵێ چۆن ئێمە خۆمان بەسمە ینی ئەگەر وا بێت بەم نەمەتە بێ ینی برارەکانی ئێوە سنووری ژوورەکانی خۆتان تێ نەپەڕێنێ کەواتە سندیکاکان زیادن لە ئێستادا ناخێر ناخێر ئێمە ببوورە ئەگەر قسەکە بەنەوەیچکە گەشت بێ ئێمە ئاماری ئێمە 5630 کرێکارە ڕوونە ئەگەر ئەم کرێکارانە متمانیان نەبێ بۆ 5630 کرێکارە بە ئەندام لای ئێمە لە بەرامبەر ئەندامگیری و کرێکارانیان تامینی تەندروستی لە سڵابی سەحە و سەلامەمان بۆ کردووە لە بەرامبەرەوە پارێزەری خۆبەخشمان بۆ کردووە لە بەرامبەرەوە داکۆچی لە مافەکانیانەکەین دەستەبەری کۆمەڵاتیان بۆکەین بەڵام ئێمە باسی ئەومان کرد لە 100,000 کرێکار 5,000 کرێکار ئەم ڕێژەیە کەمە ئێمە خۆمان بە زمان حاڵی کرێکاران نەزەوە ئێمە بەردەوام لە ناو کرێکارانین بەردەوام لە شوێن کارەکانین بەڵام ئەوەندەی ئێمە باسیەک ینی ئیستا دەسەڵاتی ئەمە چییە کە کرێکارانی بیانیەکی زۆر لەم هەرێمی کوردستانیایە و لە شوێنکارەکانی ژەکەن یعنی دەسەڵاتی ئێمە ئەوەیە بچینەم پرۆژێ ئەم کرێکارانە دەرکەینە سەر ئەم پرۆژێ وانە ناتوانین ببینە باعیسینان بڕینی ئەم کرێکارانە چکە لە ئاین لە ئەنجام ئەوانیش مرۆڤن خۆ کرێکار لە هەر شوێنێکی دنیا بێ هەر کرێکارە پێت وایە یاسا بتوانێت تەواوی گرفتەکانی کرێکاران چارەسەر بە دڵنیاییەوە ینی خاونکاری ئێمە ئەو ڕۆحێتە و ڕوئایی هەیە کە پەیوەست بێ بە یاساکانەوە لە ماوەی ڕابردوو چەندین کرێکار لە شوێنی کار و
خاوەنکارەکان گیانیان لەدەستدا بۆچی نەمابینی کەسێک سزا بدرێ بۆ نمونە قەرەبی مادی و معنەوی خانەوادەی ئەم کرێکارە بکرێتەوە هیچ نمونەیەکی وایە کە بۆنی باسکەیکا چالاک باڵێ ئەو کارگەی تەقینەوەی تیابوو ئەوە پابند نەبوو بە یاساکانەوە کارگێ داخرا و درا بەدادگا خاوەنەکەشی درا بەدادگا ئەمە خاڵیەک خاڵی دوو ئەوەی کە لە هەر شوێن کارێکا کرێکارێک باسی یاساکەین تەسبیتکردنی و جەبەجەکردنی یاسا هەر کرێکارێک دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرابێ هەموو ئەو یاسا مافانە ئەیگرێتەوە ژیانیشی پارێزراوە بێ تووشی هەر حاڵەتێک بێ وەلا ئایندەیە خانەنشینی بۆکرێ ئەگەر خاوەنکارێکیش دەستەبەری بۆ کرێکارەکە نەکرد بێ کرێکارەکە توانێت سکاڵای لەسەر تۆمارکە بەڵام ئەمەش گرفتێککە بۆ کرێکار دروستەکە کە ئەگەر سکاڵای کرد خاوەنکارەکە وەڵا شتێکی باش بوو هەر پرسیار لە مێشکماکە چالاک ببوورە یعنی ئەم بابەتە چندێکی پەیوەندی بە هۆشیاری کرێکار هەوێ لە شوێنی کارەکەی ڕەنگە بۆ نمونە بە ئەنواع شێوە بە جۆرەها شێواز غەدر لەم کرێکارە بکرێت لە نەدانی کریەکەی لە درێژی ماوەی کارکردنی بەڵام کرێکارەکە بێدەنگی هەڵبژێرێت یعنی نابێت سەرەتا و کۆتایی ئەمیشە لە کرێکارەکە خۆی دەست پێ بکات بە دڵنیایەوە کاتێک ئەم کرێکارە ئەچێتە شوێنکارێک مەفروض ئەم کرێکارە بەشی ئەوە وشیاری هەبێ پێی بڵێ کاکە من پێویستیم بە گرێبەستی کارە کاتێک گرێبەستی کاری بۆ کرد دەستەبەرەکەشی تیا تەسبیت کراوە بەڵام سێریکە جانەکەم گرفتەکە لە من نییە ئەمە ئێمە باسی کرێکار بە گشتیەکەین کرێکار لە بە هۆکاری هاوردەکردنێکی کرێکارێکی زۆر بە هۆکاری قەیرانی دارایی لەم هەرێمی کوردستانە بە هۆکاری داخستنی هەندێک کارگەی جۆراوجۆر لە ناوچەکە بێکاری و ئەمانە دروست بووە کرێکار لە بەرامبەرەوەی بژێوی ژیانی دابینکە کە ئەچێتە سەرکار ئەوەی بیری لای موچەکەیەتی ئەوە بیری لای سعاتی کار و دەستەبەر و ژیان وانە نییە بۆیە هەو زیاترین هەوڵی کرێکار ئەوەیە کە ئیشێکی دەستکەوێت نەک لەوەی ژیانی پارێزراو بێ ئەمانە هەمەوە گرفتانن کە ڕوبەڕووی کرێکارانە بنەوە بۆ ئێمەش ینی ئاستەنگی دروستەکە کاتێک کرێکارێک نایە لە ئێمە سکاڵا بکە بڵێ لە شوێنکارەکەم ئەم کارانم ڕوبەڕوە کرێتون دووتیژین بەرامبەرە کرێسک دەستەبەری کۆمەڵایەتیم بۆ نەکراوە گرێبەستی کارم بۆ نەکراوە لەوە ئەترسێت لە ئایندەیە خاوەنکارەکە دەریکە لە ئەنجامە نان بڕاوە بێ بۆیە تاکو ئێستاینی حکوومەت و یاساکان نەیتوانیوە ئەوی جاتە توندە لەوە کاگەر کرێکارێک خاوەنکارێک کرێکاریشی دەرکرد ئێمە بچین ئەوەی داخین چکە بۆ جەنابتان نەزانن یاسا و قانونوانە مەتاتیە ڕەنگام ئەم خاوەنکارە بانەوە ئاشکال بە پارێزەرەکەی بەلای خۆیان ڕایکێشێ کە لە ئەنجامە کرێکارەکە تاوانبارکە بۆیە کرێکاران لەبەر بەرژەوەندی نانیان کەمترین سکاڵاکەن ئێوە ئامادە نەگەر کرێکارێک پێویستی بە ئێوە هەبوو ئەگەر غەدی لێکرا لە شوێنی کارەکەی هەتا ئاخر دەقە لەگەڵی بن و چی پێویست بە لە ڕووی یاساوی ئیداریەوە بۆی بکرد کاک چالاک ئێمە دوو پارێزەری خۆبەخشمانەیە ئەم پارێزەرانە بە بەردەوامی لە دادگای کارن ئەم پارێزەرانە بە بەردەوامی بە سکاڵای کرێکاریان بەدەسەوەیە کە لە خاوەنکار و لە شوێنکارەکە کراوە بەردەوامی نەوەستاوین ناژوەستین جەنابتان نەزان ئەگەر مرۆڤێکی ئاسایی پارێزەرێ بگرێ بە چەنەکرێ ئێمە بە بەلاش ئەمە دوو پارێزەرن بۆ تەواوی کرێکارانی ئەەکەین هەندێک جار کرێکارانی کە بەپێی قانونە بێت بۆ ئەندامەکانی خۆمانکەین پێناسی ئەمە بێ ئێمە هەندێک جار سکاڵا ئەو کرێکارانی ئەن سکاڵاکەن و ئەندامی ئێمەژنی بە دوواداچوون بۆ کێشەکانیانەکەین وە لەگەڵ ئەوەیە ئێمە پێداویستی سەلامەت ینی تەندروستی سەلامەتیمان بۆ کرێکاران دابین کردووە وەڵامەکانی پێشوەیەک پرسیارمەیە ئەو یاسایی کە بۆ ئەو پارێزەرانی کە بۆ کرێکاران دابینتان کردووە تا ئێستا بۆ نمونە کەیسێک هەبووە کە لە بەرژەوەندی کرێکارێک لای کرابێتەوە یان بە نەتیجەیەکی باش و کرێکارەکە لێی دەرچوو بێت بەدایان دۆسیێوەمان لایە ئەگەر چەند نمونەیەکمان پێ بڵێ چون ڕەنگە ئێستا ئەوە قسەکراوە لە وڵاتە خەڵک بڕای بە باش و خراپ نەماوە نەتیجە لە هەموو شتێک گرنگە لە هەر کار و پرۆسێکدا ئەمە ینی بە چەند نمونەیەک بۆ ئەوەی کە هەم بەرچاوڕوونی بێ لە بەرامبەر کرێکار و خانەوادەکەی ئەگەر سبەینە بۆ نمە شتێکی وای ڕوبەڕوو بۆ لەسەر کارەکەی پەنا بە ئەم ڕێگە بەرێکە بەڕێز باسی دەکەیت دوو حاڵەت بۆ باسەکەمی چانەوەیە کرێکارێک لە پاکەرەوە لەسەر سیارە بەر بۆ و جای لەدەستدا کە ئەو کرێکارە پێم وابێ 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بوونایی چوو بۆ لیستی تۆماری دەستەبەرەوە کامە خانەنشینی بۆکرا باشە ئەمە یەکێکە لەو کرێکارە کە کەسوکارەکەی سکاڵای کردو هاتن و ئەمانەمان بۆکرا نمونەیەکی ترت بۆ باسەکەم کە لە یەکێک لە پرۆژەکانە مەسعەدێک کەوتە خوارەوە شکا و 3 کرێکار هیچیان گیانی لەدەستدا هیچیان کەمەندان بووە ویکان باش بوو بریندارەکەی سوک بوو دوای ماوەیەکی زۆر کەم ئەستایەوە سەر پێی خۆی کە ئەمە بەپی یاسایی ئیجراتمان لەگەڵ خاوەنکارەکە کرد هەر ئەو یاسایی کە داکۆچیکارە لە مافی ئەو کرێکارە خانەنشینیان بۆ کرێکارە بڕیەوە کە جانی لەدەستدا بوو
خانەنشینی طبعا ئەم خانشینە عفو دەبێت خاوەن کارەکە بیبڕێتەوە یا حکومت نەنە خۆی سەرەتا کرێکار کە لە ئیشایە ئەبێ پارەی دەستە بەر بدە باشە لە سا حەفەی موچەکەی پێنجی لە پارەی کرێکارەکە و دوانزەشی لە پارەی خاوەنکارەکە لە نەتیجەی ئەمە لە ئەنجامی ئەمە وەکو سندوقێک وەکو سندوقی خانەنشینیە لە ئەنجامی ئەمە بۆی بێتە خانەنشینی ئەمی جۆرا و جۆرە ئەگەر ژنان 55 ساڵ تەمەنیان بوو 20 ساڵ کاریان کرد بوو لە شوێنکارەکانە و دەستەبەری تاوایان نبوو وەکو مۆزەفێکی ئاسایی ئەم کەسە خانەنشینەکرێ بۆ پیاوە گەر 6 ساڵ تەمەنی بوو 20 ساڵ خزمەتی لە شوێنکارەکانە هەبوو دەستەبەری تاویدا بوو خانەنشینەکرێ هەر کرێکارێکیش لە شوێنکارەکانیە وەکو باسم کرد کە ئەو کرێکارە ماوەی چەند ڕۆژێک ئەو شتەی بۆ دەستەبەری بۆ کرابوو خانەنشین بۆگرا ئەگەر کرێکارێکیش لەسەر لە شوێنکارەکەی تووشی ئیسابە ببێت بە ڕێژەی لە 35 بەرەو ژوورەوە ئەمە شمولی خانەنشینێک ئەگەر پێشتر ناوی تۆمار بێ پاریدا بێ و ئەگەر کرێکارێک گیان لە دەستبا لەسەر کارەکەی پێشتر تو ناوی تۆمار کرابێ و پاری دەستەبەری بۆ درابێ لەلایەن خۆی و خاوەنکارەکە ئەمەش بامان شێوە خانەنشینەکرانی ئەم یاسایانە خانشینە بۆ چەند ساڵە کە درێ بەم کرێکارە بۆ نمونەکە موچەی پێدەرێت لە دوای لەمانی لە ژیان یا خۆت تووشی ڕووداوی دەبێت لەسەر کارەکەی ناتوانێت بەردەوام بێت لە کارکردن بۆ چەند ساڵە ئەم خانەنشینیە بە ڕێژەی ئەو پارەیە کادێت ینی بە ڕێژە بۆ جاکراوەوە ئەیدرێتێ ئەگەر کەسێک کۆچی دوایی بکات جان سپێرێت و دایک و باوکی مابێ یا خێزانیە بێ هەتاکو ئەوان مەوجود بنم خانەنشینیە درێت و خانەنشینی حکومیە ئەمە خانەنشینێکە وەکو پرۆسەی حکومەت وایە ئەگەر یەکێکی تر حکومەتی پشکدارە لەم بابەتەدا وەکو ڕێژەی دابینکردنی پارە لە سندوقەکە خۆی حکومت بڕیارێکی وا بوو کە ئەبێ هاوکاری سندوقی خانەنشینی بکە بەڵام ڕایگرتووە بۆ کاری قەیرانی دارایی حکومەتی ساو پارێ نادا ئەو خانەنشینی ئەکرێت لە پارەی خانەنشین خۆی ئەکرێکە لە پێشترا پارەکەی داوە من باسم کرد ئەگەر من کرێکار بم لای جەنابەت بە کرێکاری لای تو ئیشکەم موچەکەم 350 حد چەنێ بە پارەکە لە سا پێنجی ئەو دەستەبەرە من لە موچەکەی من ئەدرێ لە سا دوانزەشی ڕۆ لە سەر حسابی خۆت بیدی بۆی لە ئەنجام ئەوەی ئەنج ئەوانی کە بەرکەوتا بن ئەوانی کە مندامە بن ئەوانی کە ئەوا بن ئەویش بە پێی ڕێژێ ینی خانەنشینی لەوانە حکومت 6 مانگ جارێک پێداچوونەوە ئاکا ئەگەر کە مندام بێ کە مندامەکەی ڕێژەی تەواویە بێ ئەمە خانەنشینەکەی درێتێتە ئەو ڕۆژەی کە ماوە بەڵام ئەگەر نەخۆشی تری هەبێت وەکو ئەندەیسا کەسێکی تر هەیە نەخۆشی سەرەتانی گرتووە و دەستەبەر کرابوو ئەمە شمولی خانەنشینی کرد بەڵام ئەم شێوەیان 6 مانگ جارێک پێداچوونەوە بۆ ڕێژەی نەخۆشیەکەیەکەن ئەگەر نەخۆشیەکەی بەرەو باشبوون ڕۆشت بێ تاوان ئەو مرۆڤەت چاک بێتەوە ئەبێ بچێتەوە سەر ئیش بڕی مانگانی دیاریکراوە چەندە بۆ هەر دەستەبەرێک ئەگەر بۆ نمونە بە نزیکی پێم بڵیت ڕەنگە بە پێی حاڵەتەکە بگۆڕێک و وەکو باسمان کرد بە پێی موچەکە و حاڵەتەکەی گۆڕێ ینی کەسێک لە چەند کەمتر نییە بۆ نمونە لە 250 کەمتر نییە لەو پارەوە بەرۆژ سەرە ئیتر ئاگادارن ئەم سندوقی خانەنشینی کرێکاران چەندێک پاری تێدایە بەڵێ بە چاودێریتان هەیە بۆ نمونێری ئێوە هەیە کە چاودێری ئەم سندوقە بکات ئەو سندوقە لە پارێکی ئامانەتە لای حکومت هیچ کەس ناتوانێت دەستکاری بکە بە بڕیارێکی گشتی ئەنجومەنی وەزیران نەبێ کەس ناتوانێت چکە پارەی ئامانەتە بەڵام ئەم پارێ لەسەر زاری جەنابی وەزیر خۆیەوە 700 ملیار دینار لە سندوقی خانەنشینیە بەس ئایا ئەم پارەیە ماوە ئەم پارێ حکومت خەرجی نەکردووە بۆ شتی تر ئەگەر خەرجی نەکردووە ئەو پرۆژانە و خزمەت گوزاریانی پێویستە بۆ کرێکار بۆچی ناکرێت پێمان بڵێن کە لە پاری دەستەبەر بە یاسا هاتووە ئەڵێ بێ لە هەموو پارێزگایەکە خەستەخانەیەک دروستکەی بۆ ئەو کرێکارانەی کە دەستەبەر کراون نازنامەی دەستەبەریان نەگیرفانیان لەو خەستەخانێ چارەسەری تەندروستیان بۆ بکرێن ناکرێت جانەکەم ئەگەر وایە ئەگەر ئەم پارێمەوە با بۆمان بکەن بزانین بۆچی بێت ئەمە هۆکارەکە کرێکاران جانە دەزەدەن کرێکاران متمانیان بە سەردیگا و بە وەزارەتی کار و بە خانەنشینی و بەمانە نەماوە بەڕاستی کرێکاران ویان لێ هاتووە ئێمە لەم هەفتەی پێشوە من لە کێشەی کۆمەڵە کرێکارا بووین باسمان لەوە کرد کە ئەمانە بێ دەستەبەریان بۆ بکە گرێبەستی کاریان بۆ بکە مافی امتیازەکانیان دابیکە کرێکارەکە لێمە پاڕایوتی کاکەی جان بەم خاوەنکارم بڵێ لە کاتی خۆی موچەکەم باتێ بۆیی بتوانم شتێک بۆ ماڵ و مناڵەکەی پێ بکڕم نامەوێ ئەوانی کەم ناوێ وتمان بۆ ناتێ وتی لەبەرەوەی ناکرێت ئێوە مەشغوڵ مەکەن بەم ئیشانەوە چەند ساڵیکە بۆ مەکرێت چەند ساڵیکە بۆم ناکرێت چۆن بۆ مەکرێت من ئەمەوێ بژیم ینی ڕوئیایی ئەوەی کە تۆ وتێ کۆمەلگا چۆن سێری کرێکارەکە بەڕاستی کرێکار ئاوای ینی کرێکار ئێوێ ئەوەی دەستی ئەکەوێ پێی بژی
بۆیە ئەم هەموو گرفتیانی وەک دوایین پرسیار دروشم و چالێکەکانی ئەم ساڵتان هەمان شێوەی ساڵی ڕابردوو دەبێت یاخود جیاوازتر دەبێت و ڕۆڵی لە باشترکردنی دۆخی گشتی کرێکاران دەبێت لە هەرێمی کوردستان بە شێوەی گشتی. ئێمە ئەم ساڵ بۆ کاری ئەوەی کە دۆخ و گوزەرانی کرێکاران زۆ خراپە بەڕاستی بایکۆتی هیچ مەراسیمێکمە هەموو مەراسیمەکانمان کرد هیچ مەراسیمێک ناکەین بۆ ئەوەی کە چکە تا هیلاک بووین ماندوو بووین لەوەی کە هەر مەراسیمەکەین و بۆ کرێکاران و بە حکوومەت و بەرپرسەکان ئەڵێن ئەمە دۆخیانە ئەوان ئاوڕێی جدی لەمەنیانەوە بۆیە ئەم ساڵ دروشمەکانمان جیاوازتر لەوە پێداگری زیاتر ئەەکەین لە بەدەستێنانی مافەکانی کرێکاران پێداگری زیاتر لە بەدەستێنانی یاسایەکی کاری مۆدرن و سەردەمیانە ئەکەین کە ئەم یاسایە بەڕاستی ئیمتیازەکەی بۆ کرێکارە بۆ کۆمەلگایە بۆ حکوومەتە بۆ موەسساتە بۆ کەتی تایبەتە بۆ بەرهێنانە ئەگەرم یاسایە دەرکەی هەموو ئەمانە سەلامە دەبن یعنی حکوومەت دەبێت بیر لەوە بکاتەوە کە ئەمە دروشمەکانی ئێمە سەبارەت بەوەیە و بەیاننامەیەکمانەیە تونند ئاراسی هەموو لایەنێکمان کردووە کە بە هەمومانەوەڵ بین لە ئایندەیە گوزەرانی کرێکاران باشترکەین. چالاک ڕەوب سەرۆکی لە قیسلێمانی سندیکای کرێکارانی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتە و دووبارە بەخێبێت. سپاس بۆ جەنابیت. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابند بوون بە ڕێنمایە تەندروستەکان بەختەوە بن.